نفرت لدادگای بنەماڵە نەفرەت دادگای نەبوو ئەمڕۆ هەر هەڵخەڵەتانی خەڵکەکە بوو دانیشتنێک بوو پێش دقی پێ نەچووتیان تەجیل کرا ئەکە تەجیل کرد هەر نەتان کرد با دادگایەکە بەحبەوەی ئەوەی کە ستافەکە گۆڕاوە و وردبینی یەکەن زیاتر لە دۆسیەکان باشە وردبینی لە دۆسیە چۆن ئەکرێتەوە ساڵێکە لە بەردەستە دۆسیەکە ئەی ناکرێتەوە پێش وەخت ینی بەڕاستی ئەمە دادگایی نیە مەگاڵتە پێکردنە بە کۆمەلگا گاڵتە پێکردنە بە میلەت یعنی ناکرێ ئەوە ئێمە لە دادگایەکە دانیشت بووین پێش دقی نەبەر وتیان وەڵا لەبەرەوەی ئەم دادوەری گشتی تازەیە و گۆڕاوە ئەبێ زیاتر چای پیا بخشێنێتەوە ئەمە مماتەڵەکردنە لە حکمی ئەمانە ئێمە لە بەردەمی هەڵبژاردنێکین بۆی ئەم کەیسە بچێتە دوای هەڵبژاردن و حکمی تیا دەرکەن بۆی خەڵکەکە نەوروژێ ئەمەیە واقعەکەیە کەوا ئاوا ئەمڕۆ دیسان تەجیلیان کرد بۆ دەیدێ کە دەیدا دەنگدانە ئەوە بوو دوایە کە چوون محامیەکان وتیان ئەکرێتە شەشیدا شەشی دەش بە تاکیدیان خۆمان نەزانین تەجیلەکرێ بە حکمی لانەی بیانوێکی تر شتێکی تر بوو بۆیە من داواکارم لە دەسەڵات چاوێک بۆ دابخشێنێتەوە و ئەمانە ئازادکە چونکە ئەمانە هیچ تاوانێکیان تاوانی ئەویان داوای مافیان کردووە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە کە داوای مافکەی تاوان بێ کەواتە ئەی تاوانە گەورەکان دەڵێ گەورەکانی ترە بێت چیان لێ بکرێت لە چه ئاسێکی ناخۆشدانە و بەڕاستی ئیسان بەڕاستی بەزەی بۆ ئەمدادێتەوە بەڕاستی شێکی خراپە ئەگەر دەتانزانی محکەمەکەتان تەجیل کردووە بۆ ئەو هەموو خزم و کەسوکارە دەهێنایە دەتوانێت هەر لە ڕێی نامەیەکەوە بڵێن کاکە تەجیل کرا بۆ ئەو هەموو عالەمەتانی ناو دێرکان و زوڵمەکی گەورە لەوانە کراوە بەڕاستی ناحەقێکی گەورە لەوانە کراوە بۆ ماوەی ساڵێکە 3 جار تەجیلکردن ئەگە تاوانبار محکەمەیان کەن و پێویست ناکە ئەو متاوڵەکەن بەس دەزانن بۆ خۆیان کە شتێکی غەڵەیان کردو ئەو تەجیلانە دەکەن بوو ئەو بێتاوانان